باوای دابنین کە ئەمڕۆ ڕۆژی وەرگرتنی موچەیە لە شوێنی کارەکەت بۆ ئەو کارەی لە هەفتەی ڕابردوودا ئەنجامتدا بوو. هەروەها با بژڵین کە ئەوە ڕۆژی لەدایکبوونی تۆی و کەسێک وەک دیاری پارەت پێدەدات. ئایا تۆ چۆن بیر لەو دوو بڕاپارەیە دەکەیتەوە کە وەرت گرتوون کە پێی دەگوترێت ژمێریاری هەزری؟ بەڵگە هەیە کە خەڵک ئەو پارەی خۆیان بەدەستی دەهێنن زیاتر بە مەبەست خەرجی دەکەن بەبەراورد بۆ پارەی بۆ نمونە وەک دیاریەک پێیان دەدرێت. لەوانەیە مێشکت بیر لە پارەی دیاری لە دایکبوونەکەت بکاتەوە وەک پارەیەکی ڕێزلێنان، ئەو پارەی کە دەتوانیت بۆ شتێکی خۆشگوزەرانی بەکاری بهێنیت وەک جل و بەرگی نوێ یان بۆ گەشتێک. هاوکات لەوانەیە مێشکت بیر لە موچەکەت وەک پارەی پێویست بکاتەوە وەک بڕەپارەیەک بۆ بەکارهێنانی شتەکانی وەک خواردن و کرێ. جاوی خەڵک دەیکەن ئەوەیە هەموو پارەکانی کە لە هەژمارەکانی مەزەندەکراودان خرج دەکەن دواتر هەژماری سەرکیان کورت دێنێت و دەبێت پارە لە بودجەی مەزەندەکراو کەم بکەنەوە و زیاتر بۆ هەژماری سەرەکی بگوێزنەوە. نمونەیەکی دیکەی ژمێریاری هزری ئەوەیە کاتێک کە پارە لە هەژماری پاشەکەوتەکەتدا دەهێڵیتەوە ئەوەی ڕێژەی دەستکەوتی سوودەکەی کەمە لە هەمان کاتدا بڕەقەرزێکی گەورە لەسەر کارتی قەرز کە ڕێژەی سوودی بەرزە دەهێڵیتەوە. جا ئایا تۆ دەتوانیت چی بکەیت بۆ ئەوەی ژمێریاری هزری بۆت نەبێتە کێشە؟ پسپۆران دەڵێن هەژمارەکانی هزری بەرجەستە بکە. دەست بە دروستکردنی لیستی هەموو ئەو شتانەی کە لە مێشتکتدا هەن بکەوە، هەروەها و پارێشی کە لە بەردەستدایە بۆ خەرجکردن و بەدواداچوونی بە شێوەیەکی بەردەوام بۆ بکە، بەتایبەت کاتێک باز لە داینامیکی ئەو شتانەی اختیارین دەکرێت بە بەراورد بۆ شتانی کە زیاتر بنەڕەتین. بەهای هەموو ئەو پارەی بەدەستی دێنیت بە هەمان شێوە هەڵبسەنگێنە، ئەوە یارمەتی دەدات هەتا باشتر بیر لە دۆخی داراییت بکەیتەوە. سمک و عەزیز، دەنگی ئەمریکا.